کاکۆسار و کاکبینێر خۆبەخشێکی کەرتی تەندروستیە، نیگەرانی و گازندەی خۆی و هاوپیشەکانی باز دەکات لە بەرامبەر جێبەجێنەکردنی بەڵێنی بەرپرسان بۆ دامەزراندنیان بە هەمیشەیی. ئەم دەڵێت حکومەت و وەزارەتی تەندروستی لە بەشی زۆری ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی بۆشایی ناوەندە تەندروستەکانی بە کارمەندانی خۆبەخش پڕ کردوتەوە کەچی چەندین ساڵە دامەزراندنی ڕاگرتووە. ئەوەی نامە زۆر ساربوونەوە لەوەی کە بڕن خۆبەخشی لەگەڵ وەزیرا دانیشتین کۆبوونەوەمان کرد چەند بڕیار چەند وعدێکی پیاین کە قەرار بوو بۆمان بکە لەوانەوە بوو کە بۆ دڵی کراوەی مناڵان 150 کەس دانیان خەسخانەکەمان بۆ بکەنەوە کە تا ئێستا نەکراوەتەوە. نزیکەی 8 ساڵە حکومەت یاریمی کوردستان دامەزراندنی هەمیشەیی ڕاگرتووە و بە شێوەی پچڕ لە بەشێک لە شارەکان دامەزراندن ڕادەگەیەنێت و نیگەرانی دەرچۆ دامەزراوەکانی تری بەدوای خۆیدا دەهێنێت. ئەوەش دوای دوو بڕیاری جیاواز بۆ دامەزراندنی 200 کارمەند لە سنووری دووەک و هەڵەبجە، بەڵام خۆبەخشان دەڵێن حکومەت و وەزارەتی تەندروستی لە دامەزراندنیاندا جیاکاری دەکات. وەزارەتی تەندروستی زۆر بێ پلان ئەم دامەزرانانە ئەکات و نادادێکی زۆری تێ ئەکات و ئەو گومانی لەسەر ئێمە تۆخ کردوتەوە ئەم شتانە ینی بەمەبەست بەم شێوازە ئەکرێت و لە سلێمانیشە چەندین شوێن وەکو نەخۆشخانی دڵی مناڵان وەکو ئیستیشاری وەکو نەخۆشخانی ئەڵمانی چەندین شوێنی تر هەیە کە وعد دراوە شتیان بۆ بکرێت تا ئەم ساتە نەکراوە. لقی سلێمانی کارمەندانی تەندروستی ئاشکرای دەکات حکومەت بە فەرمانی نهێنی چەندین جار دامەزراندنی بۆ دەرچوانی بەشە پزیشکەکان لە چەند شارێکی دیاریکراو دەرکردووە و ئەوەش نیگەرانی و تۆڕەیی خۆبەخش و دانەمەزراوانی دیکەی لێکەوتۆتەوە. بۆیە ئەم بەڵێنانە کە بە خۆبەخشەکان دراوە و چەند مانگێکە هەر ئەم هەفتەنە ئەم هەفتەوە ئەم مانگەنە ئەم مانگە چاوەڕێی بەرپرسانی تەندروستین کە وەڵامێکیان بدەنەوە، بەڵام بەداخۆ تاکو ئێستا هیچ نەتیجەیەک نەبووە. ئێمە وەکو سندیکای کارمەندانی تەندروستی بەردەوام لەسەر خەت بووین بۆیان ئەوەی کە کراوە تا ئێستا لە پارێزگای دووهۆک و لە ئیداری سەربەخۆی زاخۆ و سۆران و هەولێر و ئەوانە کۆمەڵک دامەزراندن کرا کە زۆربەی بەنهێنی کرا ئەم کارمەندانی سنووری ئێمەی تووڕە کرد. لە سنووری پارێزگای سلێمانی نزیکی 15,000 دەرچووی بەشە پزیشکەکان هەنوو دانەمەزراون. لەو ژمارەیەش زیاتر لە 5,000 فەرمانی خۆبەخشیان بۆ دەرچووە و لە ئێستادا نزیکەی 3,000 خۆبەخش لە ناوەندە تەندروستیەکاندان. ڕزگار جەبار، KNN سلێمانی.